چاوەدێری تەندروستی لە ئێران لە مافی شارۆمەندیەوە بۆ کاڵای بازرگانی. سیستەمی چاوەدێری تەندروستی لە ئێران هاوشێوەی زۆرێک لە بوارە خزمەتگوزاریەکانی دیکە وەک ئاو، کارەبا، پەروەردە و هیتر لەگەڵ قەیرانێکی قوڵ بەرەوڕوە. قەیرانێک کە ڕێشەی لە تەواوی پێکهاتەی ئابووری سیاسی دەسەڵاتدار و بازرگانیکردنی خزمەتگوزاریە دەرمانیەکاندایە. دابینکردنی بودجەی وەزارەتی تەندروستی کۆماری ئیسلامی لە زومرەی ئەرکە لە پێشینەکان نییە و هەمیشە ئەو بڕە بودجەی کە دەمێنێتەوە بۆ ئەم بوارە تەرخان دەکرێت. هەر کاتێکیش دەوڵەت لەگەڵ کورتێنانی بودجە بەرەوڕووبووەوە، یەکەم شت کە دەیکات بودجەی دەرمان و خوشکگەزەرانی خەڵک کەم دەکاتەوە. بەپێی ئامارەکان کەمتر لە 4% بودجەی وڵات بۆ چاوەدێری و دەرمان و کەرتی تەندروستی تەرخان دەکرێت. لە پارێزگا بێبەشەکانی وەک سیستان و بەلوچستان، کوردستان، ئیلام، ئازەربایجانی ڕۆژاوا و کۆکگوێلویە و بۆی ڕەحمەت تەنانەت زۆر لەو پشکی 4% کە ئاماژەی پێکرا کەمترە. ئەمەش نایەکسانیەکی بەرچاو لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریەکانی چاوەدێری تەندروستی نیشان دەدات. گرانی تێچووی زۆری خزمەتگوزاری پزیشکی، گرانی نرخی دەرمان، لەگەڵ بەرزبوونەوەی لە ڕادەبەدەری تێچووی پێداویستیەکانی دیکەی ژیان، تەندروستی گشتی و خۆشگەزەرانی کۆمەڵگای بۆ نزمترین ئاست دابەزاندووە. ئەمەش بەستێنی خۆش کردووە بۆ پەرەسەندنی قوربانیە مرۆییەکان و کەمبوونەوەی تەمەن. بەپێی راپۆرتی فەرمی ڕێکخراوی تەندروستی جیهانی، ئاستی تەندروستی و خۆشگەزەرانی لە ئێران لە دۆخێکی زۆر نالەباردایە و بە گوێرەی خەمڵاندنی ئەم ڕێکخراوەیە. ڕیزبەندی تەندروستی لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە نێو 192 وڵاتی جیهان لە پلەی 123دایە. لە کۆماری ئیسلامیدا سیستەمی پزیشکی بە شێوەیەکی سەرەکی لە دەستی کەرتی تایبەتدایە. بەڵام جگە لەوەش چارەسەر و دابینکردن و دابەشکردنی دەرمان لە دەستی مافیایەکدایە کە ئەندامەکانی یان خۆیان بەرپرس و خاوەن پلە و پایەی کاریگەری حکوومەتین یان پشتیان بە بەرپرسان گەرمە. هەمووی ئەمانە دەستیان داوەتە دەستی یەکتر و تەنانەت ئەو بیمە تەندروستیە نیوە و ناتەواوەشیان بێکاریگەر کردووە. بەپێی لێکۆڵینەوەکان زۆرێک لە کرێکاران و خەڵکی هەژار و دەستەنگ بەهۆی بێبەشبوونیان لە بیمەی تەندروستی یان تەنانەت هەبوونی دەفتەرچەیەکی بێبایەخی بیمە ئێشوازاری نەخۆشیەکەیان تەحەمل دەکەن و سەردانی پزیشک و ناوەندە دەرمانی و نەخۆشخانەکان ناکەن کە ئاکامەکەی بریتیە لە ڕەنج و ئازارێکی زۆر و مەرگی بەشێنەیی. هەڵبەت راپۆرتەکان هەندێک حاڵەتی هەژێنەریش دەخەنە ڕوو کە نەخۆشخانەکان خۆیان لە وەرگرتنی نەخۆشە هەژارەکان و بەتایبەتی منداڵانی نەخۆشی بنەماڵە کەم دەرامەتەکان بواردووە و بوونەتە هۆی گیان لە دەستانیان. لەم سیستەمە پزیشکیە مافیاییەدا ئیتر نەخۆشەکان وەک کەسانێکی کە پێویستیان بە دەرمان و چارەسەر هەیە سیر ناکرێن، بەڵکو بوونەتە کڕیارێکی پڕسوود بۆ سیستەمی تەندروستی. لە سیستەمی چاودێری تەندروستی ئێراندا سوودی دارایی جێگەی تەندروستی نەخۆشەکانی گرتوێتەوە و مافەکانی نەخۆش پەراوێز خراون. لە سیستەمێکدا کە ئابووریە مایە پوچەکەی پێویستی بە دەست بە سەرداگرتنی مڵکوماڵی گشتیە لە ژێر ناوی بەتایبەتیکردن و سەپاندنی خۆپارێزی و زگ هەڵگوشینی ئابووری لەسەر بنەمای ئابووری نێولیبراڵی بەسەر خەڵکدا چۆن دەتوانرێت باز لە دابینکردن و دادپەروەری تەندروستی بکرێت. ئەو بەرپرسانەی کە بەکردەوە پشتیوانی کەرتی تایبەتن چۆن دەتوانن باز لە ڕاستگۆیی بکەن لە گرنگیدان بە کێشە تەندروستیەکانی کەسانی کەم داهات. ئەگەر قبوڵی بکەین کە مەرجی سەرەکی دابینکردنی تەندروستی خۆپارێزیە، ئاشکرایە کە چاوەدێری و تەندروستیش بە تەواوی بەسراوەتەوە بە پرسی هەژاریەوە، چونکە تەندروستی بە پلەی یەکەم بە ڕێگریکردن لە نەخۆشی دابین دەکرێت. هەروەها خۆپاراستن پێویستی بە دابینکردنی خۆراکی پێویست و تەندروست و بەرەو پێشبردنی زانیاری هەیە سەبارەت بە خۆراکی خاوەن کوالەتی و پەروەردەکردن لەسەر چۆنیەتی ژیانێکی تەندروست و کات بەسەربردن و وەرزشی ڕۆژانە و چەندین بابەتی تر.
بەڵام لە سیستمێکی سەرتاپا گەندەڵی کە 70% وڵاتیانی بەرەو هەژاری مەتڵەق و ڕێژەیی بردووە، چۆن دەتوانرێت ئەم مەرجە سەرەتاییانە بۆ خۆپارێزی و تەندروستی دابین بکرێت؟ دەرمان و چاوەدێری بێبەرامبەر مافی بێ ئەملا و لای هەموو هاوڵاتیەکە. نابێت هیچ کەس بەهۆی دەسڕانەگەیشتن بە خزمەتگوزاریە پزیشکیەکان ئازار بچێژێت. هەموو نەخۆشێک مافی بەرگرتنی چارەسەری گونجاوی هەیە. نەخۆش پێویستی بە پشتیوانی هەیە، نەک ئەوەی کە وەک سەرچاوەی داهات سیر بکرێت. بەڵام لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا نەخۆشەکان وردە لە پێگەی کەسێکی خاوەن پێویستی چارەسەرەوە بوونەتە سەرچاوەی قازانج تا ئەو کاتەی کە تەندروستی وە کاڵایەکی بازرگانی و نەک مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتیەک سیر بکرێت، ئەم قەیرانە بەردەوام قوڵتر دەبێتەوە. بەڵام سیستمی چاودێری تەندروستی ئێران هاوکات سیستمێکی گەندەڵە لە نەخۆشخانە ئەهلیەکان کە ئیمکاناتی زیاتریان هەیە. بۆ نمونە زۆرێک لە راپۆرتەکان باز لەوە دەکەن کە منینە و نەشتەرگەریە ناپێویستانەی کە تەنها بۆ بەدەستێنانی قازانجە ئەنجام دەدرێن. لە ئاکامدا نەخۆشەکان تێچووی نەشتەرگەریەکەیان بەسەردا دەسەپێت کە لە بنەڕەتدا ناپێویست بووە. لە نەخۆشخانە حکومیەکان کەمی پزیشک و پەرستار و تاقیگا بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکان و کەمی ئاستی خزمەتگوزاری بەڕادەیەکە کە زۆر کەس هیچ هیوایەکیان بە وەرگرتنی چارەسەر لەو ناوەندانە نەماوە. ئەوان هەوڵ دەدەن بە هەر شێوەیەک بێت پارە پەیدا بکەن و سەردانی نەخۆشخانە ئەهلیەکان بکەن. بەم جۆرە بەردەوام ژمارەی نەخۆشخانە حکومی و بنکە تەندروستیەکان کەم دەبێتەوە و ژمارەی نەخۆشخانە و بنکە تەندروستی ئەهلیەکان زیاد دەکات. سیستمێکی کە لە ڕێگەی دام و دەستگا سەربازی و ئەمنیەتیەکانیەوە دەستی بەسەر هەموو سەروەت و سامانی کۆمەڵگادا گرتووە و بەشێکی زۆر لە بەرهەمی ڕەنجوکاری کرێکاران و زەحمەتکێشانی ئەم وڵاتە دەڕێژێتە گیرفانی تاقمێک نیزامی سەرمایەداریش جەنایەتکار و لات و چەقۆکێشە سەرگوتگەرەکان و ئەوەی دیکەش لە پێناو تیارکردنی دام و دەستگای سەرکوت و ناوەندەکانی پەرەپێدان بە نەزانی و خوڕافاتدا خەرج دەکات، دەتوانێت چ پابەندبوونێکی هەبێ بەرامبەر بە تەندروستی و خۆشگوزەرانی خەڵک.